هەر لە سەرەتاوە بڕوایەکی تەواو هەبووە کە کەرتی کشتتوکاڵ کەرتێکی سەرەکیە بۆ پەرەپێدانی ئابووری هەموو وڵاتێک هەرچەندە چەندین جاریش بە خێرایش بێ باسیەوەم کردووە پێشخستن و پەرەپێدانی ئابووری هەر وڵاتێک ئەبەسرێتەوە بە پێشخستنی کەرتی کشتتوکاڵ کەخوا سەروەت و سامانێکی زۆری پێبەخشیوین بەڵام بەداخەواتە کو ئێستا وەکو پێویست سوودی لێ وەرنەگیراوە ئێمە لەم کاوبینەیە بێ شانازی بەوە بکەین کە بووینەتە کاوبینەی پەرەپێدانی ئەم کەرتە و هیوادارم ئەم سەروەتە لە بنهاتووە ببێ بە خێر و بەرەکەت بۆ نەتەوەکەمان لە ساڵانی داهاتوش و ببێ بە داهاتێکی لە بنهاتوو بۆ خەڵکەکەمان و یارمەتیدەری پەرەپێدانی ئابوور بێ لە هەموو وڵاتەکەماندا گومان خاڵمان زۆرە دواتر ئینشاڵڵا باسی لێ دەکەین بۆ ئەوەی کە سیاسەتی ئەم حکوومەتە بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان چۆن بێت ئەوەی لە دەستماندا بێ بۆ پشتیوانیکردن و یارمەتیدانی ئێوە بێگومان ئێمە دەیکەین و بەبێت دوودڵی و هەندێک ڕێنمایی و قسەش دواتر دەمان بێت بۆ ئەوەی پێدا چوونەوە بکەین لەوەی کە تا کوێستە چی کراوە بە بێگومان پێم وایە داتای زۆریشتان لەوانە لە بەردەست بێ گوێتان لێ دەگرم بزانم داتەکانتان چۆنە چیمان کردووە تا کوێستا بەرنامەی داهاتوومان چۆنە و پێویستە چی بکرێ پێویستیتان بە چ جۆرە یارمەتیەکە چ لە ڕووی پرگارەکانی ئەنجومەنی وەزیرانەوە بێ چه پاڵپشتی بێ لە هەموو ڕۆیەکەوە و لە هەمان کاتیشدا دیسانیش دەمانەوێت دووپاتی بکەمەوە لە زۆر وەزارەتەکانی تریش کە سەردانمان کردوون ئمە گوتومانە کە ئێمە حکوومەتێکی ئیتیلافیمان هەیە کە پێکاتوە لە چەندین لایەنی سەرەکی و ئەتوانم ئەوەش بڵێم بە شانازیەوە کە حکوومەتەکەی ئێمە سەرڕای بوونی بووچوونی سیاسی جیاواز سندێک جار لە هەندێک بابەتیش بەڵام لەناو حکوومەت وەکو حکوومەتێکی یەکگرتو و حکوومەتێکی خزمەت گوزار و ئەوەی ئەرگەکانمان تێپەڕێن هەمومان بەیەکەوە کارمان کردووە و هەر ئەوەش چاوەڕوان دەکرێت لە هەموو فەرمانبەرانی حکوومەت و من داواتان لێ دەکەم بەو ڕۆحیەتە ئیشکار بکەن خۆتان ماندوو بکەن خزمەتی خەڵکەکەی خۆتانی پێ بکەن هەندێک شت هەیە لە سەرەتای کابینەشە ئەمە هەوڵی ئەوماندا بۆ دروستکردنی یان بەرنامەی ڕیفۆرم کە لە سەرەتاوە دەستمان پێکرد بۆ چاکسازیە تر چاکسازی داراییە چاکسازی ئیداریە بە هەموو جۆرێک ئەم چاکسازیەکە دەستی پێکردووە بەرهەمەکەشی هەندێکی دەرکەوتووە هەندێکیشی لەوانە دوای ماوەیەکی تر دەرکەوێ چونکە دروستکردنی ژێربەنایەکی حکومڕانی تەندروست ماوەی دەوێت ئێمە سوپاسی کابینەکانی پێشووتریشەکەین سوپاسی وەزیرە بەڕێزەکانی پێشووتریشەکەین بێگومان هەرێمی کوردستان هەمیشە دووشاری چەندین قەیران و کێشە و بەڵای تر بۆتەوە کە وەکو شەڕی داعش بووە یانیش بڕینی بودجەی فدرالی بووە لە هەرێمی کوردستان و چەندین قەیرانی تریش بەڵام سەرڕای ئەوەشە توانیمانە لەسەر پێ خۆمان بوەستین و ئەبێ زیاتر پشت بە خۆمان ببەستین بۆ ئەوەی زیاتر پشت بە خۆمان ببەستین یەکێک لە ڕێکارە هەرە سەرەکیەکان ئەمەیە کە گرنگی بە کەرتی کشتتوکاڵی بدەین و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاویەکان ئەبێتە بنەمای پشت بەستن بە خۆمان چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەقامگیری سیاسیەوە چ لە ڕووی پەرەپێدانی بژێوی ژیانی خەڵکەوە کە ناڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئاسایش و سەقامگیری وڵاتەکەشمان دەدەبێت جارێکی تر من دەستخۆشتان لێ دەکەم هیوادارم ئەو بەرنامە چاکسازیە کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکەین ڕوتین و بیروکراسیات لە کارەکانماندا نەیەڵین وردە وردەکەمی کەینەوە تاکو بەرەونەمان ئەڕۆین و بەیەکەوە ئەو ماوەی لە بەردەستیشمانە ماوە کارێکی توکمە و پێکەوە بکەین بۆ ئەوەی زیاتر بتوانین سوود بە خەڵکی خۆمان بگەین ئەم وەزارەتە ڕوحی ژێرخانی ئابووری وڵاتەکەمانە ئەبێ شتێکی وا بکەین کە ئێوە تەنیا بۆ خۆتان نایکەن من دێمە سەر هەندێک قسە من جارێک بۆ بزانم لە یەکێک لە پرۆژەکان باسم کرد نمونەیەکی زۆر بەسیت
جوتیارێک بێ شتێک دروست بکە ئەم جوتیارە بۆ ئەوەی بەرهەمەکەی خۆی بفرۆشێ پێویستی بە چەند شتە یەکە ئەبێ لە شوێنێک لە کۆگایەک هەڵبگیرێ ئەبێ لە شوێنێک بکرێ بە خواردن ئەبێ لە شوێنێک نەقل بکرێ ئەبێ لە شوێنێک بفرۆشرێ یعنی بۆ بەرهەمی هەر جوتیارێک 4-5 هەلیکاری تر دروست دەکرێت اینجا ئەگەر پرۆژەی گەورەش دروست بکەیت لەوانەیە سەنعەتی پیشەسازی ئەوەش سبێتەوە پێویستیت بەوە بێ بەرهەمی ناوخۆیت زۆر بێ ئیش و کاری کشتتوکاڵی زۆر بێ هەبێت تەرەکتۆر دروست بکەیت دەڕاستە دروست بکەیت مەکینەت دروست بکەیت ئەو شتانە لە جێدی لە دەرەوە بێنین ئەتوانین لێرە کارگەی دروستکردنی ئەم جۆرە مەکینانە دروست بکەیت و هەمووی ئەبێتە پێشخستنی سەنعەتی پیشەساز جە لەبەرەوە ئەم وەزارەتە من نەزانم گرنگی چەند بەڵام لەکوێوە دەستی شتی باشتان کردووە بەڵام من دڵنیام زۆر لەوە باشتریش دەتوانین شتێکی لەوەش خۆشترەوەیە کە ئەم وەزارەتە بەرهەمەکەی زوو دێتە دەست وانیە تۆ چاوەڕێبی چەند ساڵێک تاکو بڵێ نەخێر ئەم وەرزە بە وەرزی تر داهاتەکەی دێتەوە بەردەست بەرهەمەکەی دێتەوە بەردەست تەنیا ئەوەیە چۆن بە باشترین شێوە ئیستفادەی لێت مەسەلەی پرۆژەی کشتتوکاڵی زیاد ینی باشتر سوود وەرگرتن لە زەوی ئەوەش معنای ئەوە نییە تۆ ئیلا ئەبێ ڕوبەرێکی زیاتری زەوی بەکاربێنی باسیەوەتان کرد تاقیگەی زانستی و بنەتۆی باشتر و بەرهەمی زیاتر و ئەوانە دەکرێت لەسەر هەمان ڕوبەر 2 قات و 3 قات و 4 قاتی ئەوە بەرهەمت هەبی بەڵام بە شێوەیەکی باشتر کوڵەتیەکی باشتر بە شێوەیەکی زانستیانە بە ئاوێکی کەمتر ئەتوانە نەمە بکە ئەمە سیاست و استراتیجەتی وەزارەتی ئێوە ئەبێ ئەمە بکە بە هەماهەنگی و هاوکاریکردن و ڕێنمایی لەگەڵ جوتیارە چۆن بتوانن ئەمە بکە خاڵێکی گرنگ بەلای منەوە ئەمەیە کە ئەبێ جوتیارانی ئێمە دڵنیا من هەمیشە ئەم قسەم کردووە تۆ ئەبێ دڵنیابێت لەوەی کە بەرهەمەکەی تۆ بە فیڕۆ ناڕوە تاکو ئێستا ئەگەر تەشجیعی جوتیار بکرێت مەترسی ئەوەی نەبێ کە چەند مانگ یان ساڵە هەموو ژیانی خۆی و ماڵ و مناڵ و داهاتوی خۆی لەسەر پارچە زەویەکدا ئەنێ دواتر بەرهەمەکەی هەمووی بە خەسار بچی ئیجارێکی تر نایکاتەوە بە دوای شتێکی ترەکەڕێت بەڵام دڵنیای بە جوتیار بدرێت کە بەرهەمی ئەوان حکوومەت خۆی لێ ئەکا بە خاوەن حکوومەت بەرهەمەکانی ئەوان وەرەگرێتەوە بۆ ئەمەش ئەبێ کۆگا دروست بکرێت ئەبێ ساردخان دروست بکرێت ساردخانە دروست بکرێت اینجا دێمە سەر خاڵەکانی تریش بەس کە وا بکەین جوتیار دڵنیا بێ لەوەی کە هەرچی بەرهەم دێنێ ئەتوانی بیفرۆشێ حکوومەت ئەوە وەربگرێتەوە دوای حکوومەت دەتوانێت بازرگانی بە بەرهەمی جوتیارەکەی خۆشی بکات ئەوەی کە کۆگایە کەرتی تایبەت کۆگا دروستەکە خۆ پارەیە و کرێ و خۆشی استفادە ئەکات دوای ئەوە دەیت مەسلەی پاکجینگ و شتانە دروستەکەی کۆمپانیەکی ترە بێ ئەمە بکە دوای شەریکەی نەقلە هێنیت ئەوێ کۆمپانیەکی ترەوە بکە کۆمپانی لە ئەوەی گرنگیشە بەنسبەت ئێمە ئەبێ براندینگی کوردستانی دروست بکە ئەوە نەبێ ئەنی بە شتێک بێ هی خۆمان بێ مەسەلان ئێستا بڕۆ دەڵێ ئەمە خاڤیاری ئێران ئەمە زەعفەرانی ئێران ئەمە خوڕمای سعودیە نازم هی ئێمە چیمان هەیە هەمان بۆ هەناری کوردستانمان هەیە هەنجیری کوردستانمان هەیە هەنگوینی کوردستانمان هەیە مازی و قەزوانی کوردستانمان هەیە بۆچی ئەم شتانە نەکەین بە براند خۆم بەخوا شار بە شار وڵات بە وڵات دەگەڕێم بەس بۆ ئەوەی بازاری وڵاتانی دەرەوە بە ڕووی بەرهەمە کوردستانیەکان بکەمەوە لەخوا بە زیاد بێ ڕێگەشمان دۆزیوەتەوە تو ئەبێ خەڵکەکە هەم بدەی بچێتەوە گوند بەچی ئەچێتەوە بە دروستکردنی بینا خانوو ناچێتەوە بەڵام دەکرێت پرۆژە بۆ خەڵک دروست بکرێت پرۆژەی بچووک لە دێهاتەکان دروست بکرێت بۆ ئەوەی خەڵک سوود ببێنێ ینی هەر کەسێ بزانێ مثلەن لێرە هەر کەسێک بێ بڵێ داهاتی من ئەوەندەیە مانگانە $500 $1000 بۆ میسال بەڵام بچمەوە لەوێ ئەگەر بێم و لێکدانەوێ بگەم ئەبێ سوودەکەم ئەوێ بە $2000 ئەچێتەوە بۆ ناچێت ئەبێ تەشجیعی ئەوە بکرێ خەڵک چۆم ئەویش بەچی من نمونەیەکتان بۆ باس بکەم مەسەلەن ئەو مەعمەلی شیر معمەلی شیر کە دروست دەکرێت تۆ ناتوانێت لە هەموو شوێنێ دروستی بکەیت بەڵام دەتوانی شوێنێک بەیەکەوە بەسیتەوە بەچی لە هەر گوندێک شوێنی کۆکردنەوەی شیرتان هەبێ
ئەمە هەمووی بە شێوەیەکی وا پاک و خاوێن و ستانداردی ژیانی شیرەکە کە کۆکرێتەوە هەمووی ئەبرێتە معمەلێک لە ناوەڕاستی ئەو ناوچەیە ینی مهم خاوەن ئاژەڵەکە دەوێت شیرەکەی بفرۆشی هەر ئەوەندەی دەوێت بەڵام نێوی کری چونکە مەصرفی زیاترە بێ ئێ باشە لە جێتیەوەی ئەو بێ ناوەڵە تۆ 5-6 شوێنی کۆکردنەوەی شیر دابنێ لە هەر گوندێک هەمووشی بە ستانداردی خۆت شیری صاحب ئاژەڵەکە وەربگرەوە و اینجا بیێنە معمەلەکە و اینجا دواتر ئەیکەیتە ماست ئەیکەیتە پەنیر ئەیکەیتە نازەم هەرچی لەکەیت و دوای ئەی فرۆشیتەوە هەر چۆنێکی لەکەیت حکومەت ئەم جۆرە پرۆژانە دروست ئێمە هیچ نەبێ ئەبێ استراتیجەتێکی وەمان هەبێ بۆ ساڵێک دابینی خوراکی هەموو خەڵکی کوردستان ئەبێ بیگەشتە ئەساسیەکان من ناڵم چۆکلێت با چۆکلێت نەبێ بەڵام بە ئارد هەبێ ئەبێ ئاومان هەبی ئەبێ ئاردمان هەبی ئەبێ ئەو شتە سەرەکیانەی کە پێویستە بۆ ژیان بەردەوامبوونی ژیان بۆ ساڵێک ئێمە استراتیژیەتمان ئەوە بێکە بۆ ساڵێک خواردنی پێویست بۆ هەموو هاوڵاتی داوین بکرێت لە لایەکی ترەوە نەهێشتنی فشار لەسەر هاوڵاتی بەتایبەتی لەو ئەزمەی کە ئێستا هەیە ئەمە بەرنامەیەکە حکوومەت بە هەموویەوە بە هەموو وەزارەتەکانەوە ئەبێ لەسەرەوە بوەستێک کە فشار لەسەر هاوڵاتی دروست نەبێت من ناتوانم بڵێم هەتایە نرخی نان بەوەندە دەبێ یان نرخی برنج بەوەندە دەبێت جۆ لە هەموو دنیا زیادی کرد بگومان لێرەش تەسیر دەکا بەڵام تاکو پێمان بکرێ بە بەراوردکردن لەگەڵ ناوچەکە ناوێت نرخی ئێمە لە نرخی دەوروبەری ئێمە زیاتر بێ ئەبێ هەوڵ بدەین نرخی خواردن لەسەر هاوڵاتی کەمکەینەوە ئیتر ئەمە ئەگەر بە داشکاندنی نرخی کارەبا بێ بە داشکاندنی وەرگرتنی باج بێ بەهی گومرگ بێ هەر چۆنێک بێ ئەوێ ئێمە نرخی خواردەمەنی لەسەر هاوڵاتی لە حدێکی معقولە بیاڵینەوە و نەیاڵین هەموو فشارەکە بکەوێتە سەر هاوڵاتی بابەتی ئاو لە هەموو شتێ مهمترە ئینسان لەوانەیە چەند ڕۆژێ بەبێ خواردنیش بژی بەڵام بەبێ ئاو هەرناژی چۆنێ مەسوول لە ئاوەکە وەربگرن ڕاستە ئێمە سێ جۆرە سەرچاوی ئاومان هەیە ئاوی بارانە ئاوی ڕووبارە و ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی بەداخەوە بەڵام زۆر خراپ بەکار هاتووە وەختێک کە پێویستیش نەبووە و ئێستاش لایەزال ئاوی کە لە کوردستان بەکاردێ زۆری ئیسرافە بێ یعنی زیاد لە حد ئێمە ئیستیفادە لە ئاواکەین بەبێ ئەوەی پێویستیمان پێی و هەمووشی خسارە ئاوی لە زۆر وڵاتانی دنیا ئاو تەسفیە ئەکرێتەوە ئێمە هیچ یانیەوەی ڕژا ئیتر چووتەوە مهم ئێمە چۆن ئیسفادە لە ئاوەکەی خۆمان ئاو کە هەیە ئێمە ئەبێ ئاو گڵ دەینەوە مەزای پێم خۆش بە باسی پاوندتان کرد چکە خۆشم نووسیم بوو پاندی ئاو زۆر گرنگە ئاوی باران هەمووی بە فێر و ئەڕوا هیچ نەبێ بابە هیچ شی لە نەکەی بەڵام کە گلیە دەیتەوە لە ئەقەلە چێتەوە ژێرزەوی هیچ نەبێ یارمەتی ئاوی ژێرزەویەکە دەداتەوە ئەگەر ئیسفادەی هیچیش لێ نەکەی بەس هەرگڵدانەوەی ئاوی باران زۆر زەڕورە تاکو پێشمان بکرێ بێ ئەو پرۆژانە ئێمە هەرچیمان کردبێ ئەبێ بودجیان بۆ داوین بەنداو چەند شتەیە کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەنداو تەنیا مەسەلە ئاوەکە نییە هەم ئاوە وەکو ئاو ئەتەوێ ئەوە هەبێ خەزینەی ئاوت هەبێ دوو بۆ کشت و کاڵ بەکاردێ سێ ئەتوانێت بێ بە پرۆژەیەکی بەتایبەتیاگەرە و بەندەوانە بن کە کارەبا دروستەکەن ئەتوانێت بە پرۆژەیەکی پیشەسازیش چوار ئەبێ بە پرۆژەیەکی گەشت و گوزاری هەر پرۆژەیەکی وەبەرهێنان کە دەکرێت ئەبێ ڕێژەی ساوزایی و دارچاندن و ئەوانە سەتەسی تێدا کەمتر نابێ قۆڵ بکرێ ئەبێ هەبێ بەڵام جگە لەمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ئێخۆتان هەمومان لە ماڵەوە هەر چۆن هەر کەسەی لای خۆیەوە دارێک لە حوشەکەی خۆی بچێن یازانە بێ بچەند هیچ نەبێ ئێمە 5-6 میلیۆن کەسینوانیا هەر کەسێک دارێ بچێمە 5-6 میلیۆن دار هەر ساڵانە دارچاندنێک چییە یەک نەفەر نەتوانین دارێ بچێت ئەگەر هەڵمەتێ بکەین لە چاندنی دار لەو شوێنانەی کە سبەی نایبڕیتەوە چکەوە نەبێ ئەمڕۆ بیکەیت و سبەی بۆ پرۆژەیەک هەمووی ببڕیتە ئەو شوێنە دەستنیشان بکەن کە نەیبڕینەوە ئەو جۆرە دارانەش بە کەڵک بێن بەکار بێنین کە بەرهەمێکی تریشیە بێ داری زەیتون 1000 ساڵ تەمەنیتی فستەقە یعنی ئەم جۆرە شتانە بۆ نیکە اینجا حتا مەسەلەی پرۆژەی دەهاتەکانیش بەسەلەن دار مازینمان هەیە داری قەزوانمان هەیە داری بەڕوومان هەیە ئەنوە ئەو دارانەمان هەیە و هەمووشی بە کەڵک دێ
هەمووشی بە کەڵک دە پرۆژەی وا دروست بکرێ بۆ کۆکردنەوەی ئەم جۆرە بەرهەمانە کە هەم خەڵکی ئەو گوندانش بتوان سوودی لێوەربگرن.